ئیمڕۆ لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی قەزای کۆیە هەڵسان بە دەست بە سەراگرتنی کۆمەڵێک موادی ماوە بە سەرچوو کە نزیک 2 تۆن دەبێت کە لە بەشێکی لە کۆستیک پێکهاتووە بە هاوکاری بازگەی سێنان دەستی بەسەردا گیراوە و ئەوەی تر مواد و کەلوپەلی و خۆراکی ماوە بە سەرچووە کە لە مارکێتەکاندا دەستی بەسەر گیراوە. لێرەوە دەمەوێت هاوڵاتیان دڵنیا بکەینەوە کە ئێمە لیژنە هاوبەشەکانی قایمقامیەتمان مخەوەل کردو و ڕامان سپاردوونە کە بە هیچ شێوەیەک چاوپۆشی لە هیچ کەسێک نەکەن کە موادی ماوە بە سەرچوو یان شتی خراپ بە هاوڵاتیان بفرۆشێت. لێرەشەوە ڕای دەگەێنین ئەگەر هەر هاوڵاتیەک هەر زانیارێکی هەبوو لە هەر مارکێتێک لە هەر شوێنێک لە هەر شوێنێکی گشتی خۆراکی ماوە بە سەرچوو هەبوو ئاگادارمان بکەنەوە بۆی لیژنە هاوبەشەکان بچن ئیجراعاتی خۆیان بکەن. ئێمە لەو ساڵی ڕابردووش بەشێکی زۆری موادی ماوە بە سەرچوومان دەست بە سەداگر بوو کە بە چەندین جار ئاوا لە وەکو ئیمڕۆ سوتێنراو لە ناوبران و لەم ساڵیشەوە حملەیەکی باشیان کردووە گەڕاون بەسەر چەند مارکێت و شوێنی گشتیدا هەتا مارکێتی گەورە و شوێنی گشتی داخراوە گەشت و تاوڕادەی داخراوە ئەو موادانی کە ماوەی بەسەرچۆ دەستی بەسەردا گیراوە.